بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە زنجیرە وتاری ژیان سازیە لە خزمەتانە چەند دەرسێکمان گوزەر کردووە لە فکر و هزری ئیمامی ماوەردی کاتێک کە پێوتین دنیای خەڵک بەوە ساز ئەبێ، بە حەو قاعیدە ساز ئەبێت. قاعیدەی یەکەمیان بریتە لەوەی کە دینێکی متتەبع هەبێ، دینێک هەبێ خەڵک بە معنای کەلیمە دەستی پێوە بگرن و ئیتیباعیکەن. دووەم سوڵتانێکی قاهیر و بەدەسەڵات هەبێ. ئەمڕۆ چینە سەر سێهەم قاعیدە کە بریتە لەوەی عەدالەتێکی شامیل هەبێ، هەموو چمکەکان و هەموو خەڵکەکان و کەسەکان بگرێتەوە. طبعاً عەدالەت پێش ئەوەی بچمە ناو دەرسەکەوە لەگەڵ نیوەیەتیە جیاوازە، لەگەڵ نسفە جیاوازە، مناسەفەیە جیاوازە. جارێک بە بیرمە پیاوێک دوو ژنی هەبوو، ئیتر ئەوەنیان وتبوو عەدالەت بەرپاکە، عەدالەت بەرپاکە، بۆی منی باسە کرد. ئەیومە ئەسڵ من عەدالەتەکەم، چۆن عەدالەتەکە دێ با بزانم. وەڵڵاهی ماوەسا ئەو پارەیە ڕێک وەریەگرم ئەیکەم بە دوولەتەوە، لە تێکیەم بمە لە تێوە دێوتە وەڵاوە عەدالەت نییە، ئەوە نسفە. عەدالەت بە پێی حاجەیە، بە پێی پێویستیە، بە پێی گەورەی و بچووکی ماڵەکەیە، بە پێی میوانداری ماڵەکەی، هەموو ئەوانە حساب بکرێ. سێرەکەی ئافرەتێک لە ئافرەتەکان چوار مناڵی هەیە، دانەیەکیان یەک مناڵی هەیە، تۆ پارەکەکەی بە دوولەتەوە زوڵمە کردو لە چوارەکە، ئەوە ناکاتە عەدالەت. بۆی عەدالەت لەگەڵ نسفە زۆر جیاوازە. دائیمە خەڵک لە زیهنیە عەدل و نسف وەکو یەک لێکە دەنەوە کە غەڵەتە. طبعاً ئێستا ئێمە دیقەت ئەدەین لەوە ئەچێت کەسێک هەبێ ڕاتبەکەی زۆرتر بێ، کەسێک هەبێ کەمتر بێ، کەسێک هەیە جوهدی زیاترەکە، کەسێک هەیە کەمتر ئەکە. حتا کرێکار کە ئێستا ئێمە لای ئێمە تەسبیت کراوە بە 25,000 عەدالەت ناکە. کرێکاری وایە حەقی 50,000 هەش حەقی 10,000. چونکە مەسەلەی عەدالەت بابەتێکە لەسەر قووەت و هێز و ئیشکردنی کەسەکە سەقامگیر ئەبێ، لەسەر سەرفی کەسەکەش. ممکنە جاری وا هەیە ئینسان لە مەسەلەی عەدالەتە ئەگەر جوان قوڵ بێتەوە لە شەریعەتە بەتەئەتی لە بابەتە مادیەکەیە زۆرتر ئینسان چاوی ئەکرێتەوە لە عەدالەتە. لەوە ئەچێت تۆ سێر بێ بەلاتەوە بڵێ باشە سەرۆکی وڵات بۆ ئەوەنەی هەبێ، بۆ ئەوانەی خوارەوە کەمتریان هەیە، بە هەمویان بە قەدەریەک بێت. نابێ هەمووی بە قەدەریەک بێ، غەڵەتە. ئەو ئەکاتە مناسەفە، ناکاتە عەدالەت. ئیسلامیش یەکێک لەو شتە زۆر گرنگانەی ئین الله یەئمرکم بالعەدل، خوا ئەمرتان پێ ئەکا کە عەدالەت بەرپاکەن لەسەر زەویە. ئەم عەدالەتە کە بەرپای ئەکەی زۆر گەورەیە، ئاگات لێبێ چۆن تەنفیزی ئەەکەی، چۆن دای ئەبەزێنی، چۆن محبی عەدالەتی. لە عەدالەت گرنگتر ئەوەیە ئێمەی موسڵمان عەدالەتمان خۆش بوێ، بۆی بژین لە پێناوی ببرین. ئەمە گرنگە زۆر، ئەمە لایەکە زۆر کەم ئیشمان لەسەر کردووە. یعنی مەشهەدێ ئێمە پێش چاوی جەنابتان اینجا ئێوە ئەزان عەدالەت چۆن ئینسان سەیری بکە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە نوێژی ئەکرد، ئەبوو لؤلؤەی مەجوسی خەنجەرێکی لێدا. طبی ئەو کاتە ئەو هابوو ئەگەر شیریان بدایە بە کەسەکە لە برینەکەەوە بەهاتێتە دەرەوە یان و ئەمرێت تاوە نامێنێ، دیارە ناوسکی هەموو بڕیوە. شیریاندا بە ئیمامی عومەر و ڕەک لە برینەکەەوە هاتە دەرەوە. تر یەقینان پێیا وتە ئیمامی عومەر ئەمرێ. ئیمامی عومەرش کە خۆی سەیری شیرەکەی کرد زانی لەم کاتە ئێشی هەیە، ئازاری هەیە، غەمی مردنی هەیە، لە هەمووی گەڕا. وتی کۆ بنەوە بزانن
يكس لمنيدا دوكس وسيكز نبون لخوتو أنا ولا دوا إمام برارو إمام عمر شهيد كراو بخوا فلان كس يجي أو رجع قصي كر فلان كس لقال أبو لؤلؤة وساب وآدي بنيش نسر عالم دس كان بكشتن شتيوان نكن عدالتي خوا فراموج نكن يكز مني كشتوا حتى نمرم ناي كجنوا شكو حقي كشتنوين يا شكو مني نكشتوا يشتا أبي من بمرم إن جاي كجنوا أجر نشمردم أو ما فكي لا يخوم خوم أزانم علاجي كم خوم أي وقت النبي يا عفويا كم يا شتيت بلا أجر مردم نتشن لخوتنا وبلا ماري خلق بن تنها يكز بوج أبو لؤلؤ أبو زياتر نبو تصور كلم كاتنا راحتي إمام عمر بيري لا يشبي لا عدالة نفوتي كأما خالك زور قرنج لا يكسي مسلمان همو لحظة كان حياتي ببي لا عدالة أزان أركي باوك چند قرصة أركي دايك چند قرصة إخوة قرام أولادان اختوتا بردسيتو أبي عدالة لنواني أنا جيبا جيكا عدالة أولي تو بنيوة والله هزار ما بو هزاري جئين بوانية لو شيء أولا نخوش بيوستي بده هزار بأيديتي أما الساغة بيوستي بهزارة عدالة لهمو تصرفات وهالسكوتي تويا رنگ أداتو لو شيء أمر أمان نخوش بيوست أكا رجان السيجار بشي بولاي والله ما دام السيجار شو بولاي كي السيجار اسم بولاي من الله كان نشتي وعدالتني ومناصفة ببي بيوستي وحاجيات عدالة دياري أكريت شنك أمان بيوستي شنك أبيتريان بيوستي قرنگ أوي إيمي مسلمان عدالة ما نخوش بي لهر كا جيبا جيكرا لسر زوية محبي بين والله جاري ويا عدالة لسر زوية لسر دسي كسي كيف هاجر دروس أبي تو دلت بي خوشة تشكو عدالتي خوا تثبيت كرا قرنگ نيك عدالتك أبا بريوة هر كسي بي كافرك يجوا بريوة ما هر قبول ما مهم عدالتي خوا لسر زوية جيبا كري كزور قرنگ أم خالا أم بوردي ما مالي لقلاك دائم عدل قشتيك بلاو أبيتوا سبحان الله لهر ولاتك ما وردي أفرمي أم عدالتها بو خلق يكتريان خوشه رقيان ليك نابتو طبعا يسدي قد بدن خلق لنا وإما تقريبا بونا تدو طبقة فقيرة كالرقي للدولة وانك أبيتوا وتكو عدلي شامل نابيني جاران خلق مسؤولي شيبيني الرئيسي اللي أقرتو أما ناس أخوي لي لا يا أخواتي كز نزان الرفيقيتي بوتي تشكا رمزي بوت الرمزي جور وستم عدالتك الشامل هميشه ألفته خوش يسيد روسك يك وات لي أكبر طاعته خناسي بري وطاعتي جوركش بك عدالة بلاوكاتو شكو أزاني أم كسا عدالة بلاوكاتو أمري خالص الزوية بلاوكاتو هميشه أولاتاني عدالتي أنت زور تعميراتي جورتي دروسه بنا سازي زور جوان تي هنجاو أنا أروى ومالو سروت سامان خوا بركتي تي أخا وجورة أبي لزمان عمر كر عبد العزيز أفرمت دنك جنميان دوزيوا بأندازي ناوك خرماك أبو عند جورة الله هنان بولا خليفة وتيان قربان أمام دوزيوا تو الله خليفة سيري كزو سيري صرما سيري كل قراخك الله يشتيق نسرا وتوز الرجبو باشيان كرده ولتيان كرد سيري كن نسرا أما لجر عدالتها خوا أم بركة دا أبارين بركته بوشي وزد دزجير أبي بويا ما وردي أفرمي وتنمو به الأموال ما كان تيا قشاء كان زيادة كان شكو عدالتها لأنه مالك شاءوها لأنه مالك عدالتها سبحان الله خوا بركتك زور قور أخاتنا أو مالو أفرمي ومنالت يا زور ابن نسل إنسانيت يا زور به شكو إنسان كعدالتي بيني حزقك وشي زور به هم ينام عدالته ببينن ناترسل أخلاقي من الله كي تيكتي ناترسل ظلم لمن الله كي كري وشي ده هميشه زور به لو ولاتاني كعدالته ويأمن به السلطان كل السلطان كاتك وعدالتها أو خوي أمين أبي إسراحتك كسقيني وسر سلطانه وكسر بيرجناكاتو أو تشي أكاتشيناكا مهم عدالتي برباك دو وخوارو بويا هرمزان يكي يقول لك جورا قائدة كان فرس كجيرا هنان بونا ومدينة شونا مزقود إمام عمري لي نبو شونا مالي خوان إمام عمري لي نبو كورا براي قران نبو دوايوتيان والله جارو بارا شتا قراخي مدينة شاوري هوالا كان لجيشك يبوي به دار خرمايا كي احتمال هي اللي بك الروش تنسير يعني كله بدار خرمايا خوتو هرمزان كبيني هرسري صرما أم جيش الجورية أو فرس إشكان فلاماري الروم فرصة دا
ئەمە خەلیفەکەیانە ئەوە ڕاکشاوە کەمێک سەیری کرد و وتی عەدەلتە فەئەمینتە فەنیمت عەدالەتێ بەرپا کرد ئەمینی کە سەقینێ بەسەر تۆ حەرەس و حیمایە ناوێ بۆ خۆ لەم سێبەرا بە مەیلی خۆ بخەوە ئیسراحەت کرد چونکە ئەگەر هاتو عەدالەت بەرپا بوو مەسئول حرەسی ناوێ و حیمایە ناوێ خەڵک خواخوایەتی سەلامێکی لێ بکە ئەسڵ خواخوایەتی دوعایەکی خێری بۆ بکە لعل خوا بەهۆی ئەو سوڵتانەوە بەرەکەت بەسەر ئەم کەسە ئەبارێن ئەفەرمێ بەڵام وریابن هیچ شتێک نییە سەریعتر بێ بۆ تێکدانی زەوی و زەمیری خەڵق هەمووی تێک بدە لە زوڵم و ستەم ناخی ئینسانەکان تێک ئەدا زەمیریان تێک ئەدا سەرزەوی کاولەکە ئەزانن مەسەلەی تێکچوونی زەمیری ئینسان چەند خەتەرە تەسەوور کە ئێستا هەر یەکێک لە جەنابتان تەلەڤیزیۆن ئەگەر فەقیرێکی زۆر فەقیر ببینن کە شکایەتی حاڵی خۆی ئەکا خۆتان پێ ناگیرە فەرمەسی بۆ چاتان نێتە خوارەوە بەبێ ئیرادەی خۆتان چونکە زەمیر هێشتا زیندووە بەڵام ئەگەر زوڵم زۆر بوو ئەم زەمیرە زیندووە نامێنێ زۆر طەبیعیە بەلاتۆ بۆی ئەبینن هەندێک مجریم و خوێنڕێشن یعنی لە سجن عقوبەی کەسێک ئەدەن لێ ئەدەن ئەم کەسە فەقیرە ئەناڵێنێ هاوارەکە لە بندەسیان زڕێ زەمیریان ناجوە چونکە زەمیریان تێک چووە ئینسانیەتیان تێک چووە هەیان جاری وە هەیە کەسێک ئەبینی جێشێکی زاڵم ئەبینی تەپیێت بە قەناسەکەی گولە ئەدا لە سەری مناڵێکی ساوای دامەوە بۆ چونکە زەمیر و وجدان لە ناخیان نەماوە جەور و زوڵم و ستەم وهای کردووە کە هیچ زەمیرێک لە ناو ناخیان نەمێنێ و تێک ئەچێ بۆیە هەر کاتێک فەساد بڵاو بووە لەسەر زەویە و جەور و ستەم بڵاو بوویەوە لەسەر زەویە فەساد بڵاو ئەبێتەوە لەسەر زەویە و تەکمیلەی ئەو فەسادەی سەرزەوی بەچی ئەکرێت بە تێکچوونی زەمیری خەڵک و وجدانی خەڵک وجدانیان هەمووی تێکەچێ بەسەرێک ڕوايەتێکی هێناوە ئیمامی ماوەردی ئەفەرمێ من لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕوايەت کراوە دوای سیرکردنێکی زۆر بۆم دەرکەوت کە ئەو قسەی ئیمامی شافعیە ئیمامی شافعی ئەفەرمێ بئس الزاد إلى المعاد العدوان على العباد أي هاورچ تێشوێکی خراپە بۆ ڕۆژی قیامەتێ ئەگەر تەجاوزی کردبێت لە حەدی خۆت بەسەر عەبدەکانی خۆ مەخلوقاتی خۆ یعنی تەسەوور کە جاری وهەیە ئافرەتێک لە ماڵەوە هیچ دەسەڵاتی نییە پیاوەکەی جوێنی پێ ئەدا و هیچ قسە ناکە دەسەڵاتی نییە چی بکە تەسەوور کەن ئەمە چ زادێکی پیسە و چ توێشوێکی خراپە ئینسان بەرزی ئەکاتەوە چونکە زوڵمی لە بەرامبەرەکەی کرد عدوانی لەسەر عیبادی خوا کرد فەرمێ لە ساحەی مەحشەرە ئەم پیاوە ڕائگیرەگەر ئەم ژنە گەردنی ئازان نەکە لە بەردەم ئەم خەلائقانە پێ ئەڵێن شاهید بێنە لەسەر ئەم درۆیە و یا ئەم جوێنەی کە دات وەڵا کەسم نییە ئەڵێن لە بەردەم هەموو خەلائقا خۆی گەورە بڕێر ئەدە داری حەدی لێ بدرێت لەسەر کەلیمەیەکی بەسیط جوێنە کە داوێتی قسەیەکی کردووە بە تایەتی جوێنانێک کە کەرامەتی ئافرەتەکە بڕوشێنە یا شەرەفی ئافرەتەکە بڕوشێنە ئەوەندە گەورەیە تۆ تەسەوور کە زوڵم ئەکەیت و ئەڕوا شتیوان نییە خۆشەویستمانە فەرمێ سێشت هەن منجین ڕزگارت ئەکەن سێشتیش مهلیکن ئەوانەی کە منجین ڕزگارت ئەکەن یەکەم دانیان بریتێ لە عەدالەت فی الغەضب والرضا لەو کاتێ تووڕەی هەر عەدالەت لەو کاتێ ڕازی هەر عەدالەتە ممکنە لە کاتێ ڕازی عادل بی زکای تووڕەیە زۆر گرنگە عادل بی تەجاوز نەکەی لە حەدی خۆت طبعا ئینسان لە تووڕەیە هەندێک حواس و کۆنتڕۆڵی خۆی لەدەست ئەدا هەندێک شتی خۆی شتی تایبەتی خۆی لەدەست ئەدا زۆر گرنگە لەم کاتەی کە تۆ تووڕەی چەنێ ئاگات لە عەدالەتەیە ممکنە کە ڕاکاتێ ڕازیت عەدالەت بەرپاکەی بەس ئەو کاتەی تووڕە ئەبی تۆ دەرئەکەوی عادلیان نا خۆشەویستی عەدالەتیان نا بۆیە عەدالەت هەڵبژاردن لە کاتی تووڕەیە لە کاتی ڕضایە زۆر صفەتی تۆی موسڵمانە ئەو منجیە ڕزگارت ئەکە ئینسان جاری وایە ئەزانێ بەس شەو نوێژ ڕزگاریەکە کورێک عەدالەت جاری وە هەیە بەرپاکەی لەسەر زەویە لە شتێکی زۆر بەسیطە
احتمالا لحوارك تا قسەکردنێکە لەگەڵ براکەتە لەگەڵ خوشکەکەتە عەدالەتی خوا بەرپائەکەی لە زەویە یان کاتێک تووڕە بووی لە کەسێک زیادە ڕەوی لە حەقیان ناکە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى خوا جل جلاله فرمي أجر رقتان لجلانك ولا قومك ولا خلشك ولا كسيك أمر قواتان لأنك كلا عدالة لا بدن كلا عدالة برباكا هو أقرب للتقوى ونزيك ترى بالتقوى مسألة برباكرني عدالات تنانت لو كاتيك زور توڕەیت و ڕقت هەڵساوە زۆر گەورەیە بەبیر مەجارێک دوو مناڵ شەڕیان بوو دانیکیان لە دانیکیان نیا بوو ئەوەی کە لێی دراوە زۆر غەمبار بوو منیش هەر مناڵ بووم لە سیروان بوون ئەو زەمانە بەزەیم پێیان هاتەوە وتم با تۆزە دڵخۆشی بمەوە ئاوا لەگەڵ دانیشتوانە وتی بەخۆ ئەبێ بیگرم سەری ئەبڕم پارچە پارچە ئەەکەم ئاوا نییە دانیشی گیر ڕەکردەوە لەگەڵیە دوایی ئێستا بیرەکەمەوە ئینسان لە کاتی تووڕەیە ئەبێ عەدالەت بەرپاکە لەو کاتێک کە زوڵمە لێکراوە زۆر ڕقە هەستاوە چی ئەکەی بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە فتاواکە ئەفەرمێ ئەگەر کەسێ بە تۆی وت کافر پێوتی کافر یعنی تۆ لە دین دەرچووی جا جوێن لەوە خراپتر ئایا تۆ بۆت هەیە لە شەرعا پێی بڵیتەوە کافر خۆ لە حەدیثە هاتووە ئەڵێ کەسە خۆی کافرە بێتەوە ئایا تۆ ئەتوانی ئەڵێ نەخێر بۆچی چونکە لە شەرعا ئەگەر کەسێک گوناهێکی بەرامبەر بێتەوە تۆ ناچی گوناهەکە بەرامبەری کەیتەوە جوێنێکی پێ دەوڵات منیش جوێنێکی پێ ئەدەمەوە ئەوە ناکاتە عەدالەت محبی عەدالەت خۆی ڕائەگرێ لەو کاتانە سیر ئەکا حکمی ئەمە چییە جاری وهەیە ئینسان ئەگە وردی کاتەوە حکمەکە هەڵە جارێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز قاچی نا بە قاچی کەسێکە پێوتی کوێری ئەوشتی ناوە والله ساغم حش ئەتیادی وتی ئەی نابینی وتی ناوە تۆم نەبینی بەس ئەبینم طبیعی قسەکەی وەرگرت وەکو سلێمانی خۆمان یەکێک پێی هەڵاکی وەڵێن شەوە باشە بزەبت ئاوە پێوتی ئەوژوتی ناوەڵا شەونی جوابێکی بەسیتی یایەوە تەسەوور کە لە ئەمە چی ئەگەێنێ محبی عەدالەت ئەگەێنێ بەکی وەڵی کوێری بێتە فەرتەنە کورە خۆی کوێری باشە ئەو ناکاتە عەدالەت باشە عەدالەت ئەوەی ئەبەو شێوازە مامەڵە کرێ لە هەموو کاتەکان لە کاتی تووڕەیە لە کاتی هێمنی و ئارامیە وخەشیەت الله في السر والعلن دووەمدان لەوانەی کە ئینسان نەجاتی ئەبێ لەوەیە لە رب العالمین بترسە لەو کاتەی بە ئاشکرا لەو کاتەیە پەنهان ئەمە زۆر گەورەیە خۆ ئینسان لە کاتی علانیەتە ئاسانترە لە خواترسان تاوەکو پەنهانی بۆیە زۆر کات ئینسان کە تووشی فتور و نەخۆشی تەمەڵی ئەبێ پێی ئەڵێن بچۆ لەگەڵ برایەکتە نوێشکە لەگەڵ برایەکتە خوشکێکتە ذیکرکە ئەوراتکە بۆی نەکەوی بۆی هەڵسیتەوە بۆی دروست ببیتەوە خەشیەت الله في السر والعلن هەندێک گوناه هەیە بەس بە دڵە ئەگوزارێ بە دڵە کەس پێ نازانێت ئایا چەندێک لە خوا ئەترسی ئەو گوناهانە ڕائەگری هەندێک گوناه هەیە بە چاوە ئەگوزارێ ئایا چەندێک خۆت ڕائەگری لە سرە لە علانیەتە بەدەست ئەکرێ لە سرە علانیەت چەندێک خۆت ئەپارێزی مەسەلەی خۆپارێزی لە سر و علانیەت و خەشیەتی خوا و ترسان لەخوا بابەتێکی زۆر گەورەیە مهم یەکێکە لە منجیات چۆن عەدالەت لە تووڕەیی و لە ڕضایە منجیە بە هەمان شێواز خەشیەتی خوا لە سر و علانەتە منجیە والقسط في الغنى والفقر ڕێکی لە کاتی دەوڵەمەنی لە کاتی هەژاریە ماوەسای خاڵ کتێبێکی بە ناوی ناڵەی دەروون کتێبێکە کۆمەڵی مەواضیع بووە نووسیوێتی لە جەرائید و مجەلەوانە دواتر هەمووی کۆکراوەتەوە ناڵەی دەروون شتێکی تێ بە ناوی مرد و نامرد زۆر بەتامە ئەو کتێبە ئینسان زۆر ئیسفادەی لێکە لە مرد و نامردا ئەڵێ کاکە نامرد هەتا نیەتی وەکو سەگ ئەوەڕێ کە هەیەی وەکو کەر ئەزەڕێڵ طبیعەتی ئەوەیە هەبوو نەبوو یەکسەر گۆڕانکاری تیا دروستەکە ئەڵێ کەسی نامرد بە پلە و پۆز بە پارە بە هەموو شتێ خۆی لێ ئەگۆڕ تەسەوورکەن کلاش گەنج بێ مناڵ بە کلاشمان لە پێ کرد لە خۆم بەناو ئەترە چین بەڕێوە چونکە لە ئاستی کلاشەکان نیت بووە
باشە ئەگە نەکڵاشێکێت تۆ لە پێ کردو لوتە چۆ بۆ ئاسمانە ئای تەسەوڕ لە جلو بەرگا لە پۆشاکە وەرە ئینسان لە کاتی دەوڵەمەنی و هەژارێ وەکو یەک مستەوە هەنگاو ئەنێ و ئەڕۆ کەمە زۆر گرنگە لە ئینسانە سادەی ئینسان زۆر گەورێ یعنی ئەسێ ئەمە لەوە چێ تەسەورکەین بڵێن کەسێکی زۆر دەوڵەمەند چی ئەخوا و چۆن تەرتیبەکە بڕوا ئەکەن هەنێ دەوڵەمەنی خواناس هەن لە ئێمە فەقیرتر ئەخۆن هەر زۆر طبیعی سادە چکە هیچ بەلایەوە ژیان گرنگ نییە ئەو ئەموال و سەوسەمای تۆ بە دوای ڕایەکە ئەو لۆ سەرویەتەوە ئەو ئەی بەخشێ گەشتۆتە ئەخیری ویەتەوە بۆیە تەسەورەکەی لە کاتی هەبوون و نەبوونە ئینسان مستەقیم بێ وەختی خۆی قاعدەیەکماندا نابوو ئەمان و هەر کەس پۆستێکی وەرگر خۆی پێگۆڕا ئەو پۆستەکە لە خۆی گەورەترە بەڵام ئەگەر پۆستەکە خۆی هەڵواسی بەوە ئەوە ئەم لە پۆستەکە گەورەتر طبيعي ئینسان لە قەست و غینا لە غینا و فەقرە ئەبێ مقتصد بێ ڕێک بێ ناوەندگیرێکی گرتە بێ نە ئیسرافەکە نە تەبذیرەکە نە ڕەزیلی و چروکیەکە ژیانی خۆی بە متەواضعی گوزەر ئەکە ئەوانش کە مهلیکاتن بریتە لە ئەو ڕەزیلی و چروکیەی کە لە ناخی ئینسانیا هەیە و بە گوێشی ئەکات طبعاً هەموو ئینسانێ بەشە ڕەزیلیتی هەیە وەخوا دایناوە هەموو ئینسانێ لە ناوە بەشێکی هەیە بەو بەشە ژیان ئەچێ بەڕێوە ولا تبسطها كل البسط دەسە ئاوە هەر هەوو مەکەرەوە و ئاوەش تون مەیگرە نا وسط بە وكان بين ذلك قوامة فلسفەی قوام وسطیت بەکاربێن ئەفەرمێکێک لەو شتانەی کە ئینسان ئەفەوتێنێ ئەو ترسە داخلیەتی کە وایلی ئەکا ڕەزیلی ئەکا و بە گوێشی ئەکا هەموو ئینسانێک والله ئەتەوێ ببەخشی کورەکە کە بۆ ئەی بەخشی کێڵە بەیانی خۆ محتاج نابی 100 شدیە بەدڵتا کە تۆ ئەی بەخشی گوێ نادەیتێ بە گوێ ئەمەی ناوە ناکە وەگەر بە گوێکی بەخوا دنیا دینارێک لێ ناکات ئەو شوحی مطاعی پێوتر هەوای متبع هەموو ئینسانێک بەشێک لە ئینسان بریتێ لە هەوا و نەفس و ئارەزوو شوێنی نەکەوێ کورەکە شوێنی کەوت ئەی فەوتێنێ لە مهلیکاتە وإعجاب المرء بنفسه یان سەری لە خۆی سڕ بمێنێ طبعا هەموو ئینسانێ بەشێکی کەم ئیعجابی هەیە ئێستا هەرچی کەسە وازانە ناوی خۆی باشترین ناوە عقلی خۆی عاقڵترین کەسە لەسەر زەویە بە هەر کەسێ بڵێ مناڵ چۆن پەروەردەکرێت نمونەی خۆی بۆێنێتەوە مناڵ تۆ بزانە خۆم چیم کردووە ئەو بۆێنێتەوە بۆ چکەم ئیعجابی هەیە بە ئیشی خۆی هەموو کەس خۆی زۆر پێ جوانە باشە سەعاتێ لەبەر ئاوێنا ئەوە سێ سڵاوە لێبێت تۆ سیر ئەو دەم و چاوەکە باشە هەر لە خۆ بەخۆی هەیە إعجاب المرء بنفسه تصور كان هندجار لبابتي معنوية إنسان أم حالتي بو دروسة بي بي واي خوي متقيترين كسا يتر خلق بس سوكسيرك وقتی خوي گنج بوين هميشه بيمان وابو إما خومن بهشتين وخلقك همو جهنمي ونظر مانا كلا بران برخلقك وقسمان لقلاء أكردن دواتر تيجيشتين كأم فكرية زور غلط خودگەرایی ئیعجاب خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر حیاتینا لەسەر سەحوەی ئیسلامی حتا زۆر زەررمان لێ کرد چونکە تەنها خۆمان بە چاگەزانی هەموو خەڵکیمان زەڕبی سفرە کرد بەعکسەوە ئینسانی موسڵمان وەڵاهی ئەگەر چوویتە مزگەوتێکەوە یان چوویتە کۆڕ و مەجلیسێکی ئاوە پێش ئەوەی بڕۆی دوای ئەوەی بڕۆی بیرکەرەوە تۆ لە هەمویان خراپتر خۆیە بەهۆی ئەم ساڵحانەوە بەزەیی بەسەر منا ببارێ اینجا ئەو ڕۆحیەت بۆ دروست ئەبێ کە چێژ لە عەبدایەتەکانی وەرگری چیتە مزگەوتەوە نوێژەکەی وا تەسەوەر مەکە تۆ ئەولیای خۆی لە ناومەزەوە هەمووی یا کەسێ غەڵەتی ئەکا دنیا کەس نازانێ لەوە چێ ئەو کەسەی کە غەڵەتەکەی کردو لای خوا زۆر بە قەدرترە لە تۆ ئەو جەهلی هەیە و تۆ عیلمە هەیە و غەڵەتەکەی ئەگەر گونەهبارێکت بینی فەزح بوو سووک بوو لە پێشچاوی خەڵک قەت تۆ بە سووک سەیری نەکەی لو أشي خوا تاقي كنوي كيزو قرسيا وبسر ما بزانة شنة برجع أجري أجر بيدا بسر تو برجع نأجر بويا ما وردي أم فرمايشتي هنا لباسي عدالته أفرمي أمس يشتيك تو رزقار أكن ستان يكمن دانيان بريتي لعدالة لتو ريو لكاتي الرازبونه اسكندر حكايات كرا ولو كوتوتي بيشي لحكما كاني هند وتوتي أمد سر مصر أماني إيوا الشرائع وكتاب وشتان زورنية حتى بيكنا
با بڵێن یاسایەک لە وڵاتی خۆتانەکە چی وڵاتیشان ڕێکپێک ئەچێ بەڕێوە هۆکارەکەی چییە؟ لە حکەماکانیش پێیان وتیان ئێمە حەقمان لە بینی خۆمانە بەرپا کردووە، مەلیکەکانیشمان عەدالەتیان کردووە، تر پێویستمان بە زۆر دەستور و شت نییە، هەموو کەس خۆی بۆ خۆی عەدالەت بەرپا ئەکا لە هەستی خۆیان، زوڵم لەوانی تر ناکە. دەی فەرمووی ماوەردی ئەفەرمێ ئەسکەندەر وتی با پرسیارە لەم حکەمایانە بکەم، تی باشە شەجاعەت و ئازایەتی گرنگە یان عەدالەت لەسەر زەویە کامیان گرنگترە؟ پێیان وتیان ئەگەر عەدالەت بەرپا بێ ئیتر شەجاعەت هیچ ئیشێکمان پێ نامێنێ، لەبەرەوەی عەدالەت وها ئەکا کەس لە حەقی کەسی تر تەجاوز نەکا بوەستی. هەندێک لە بوولەغا فەرموویانە عەدالەت میزانی خوایە لەسەر زەویە دایناوە بۆ خەلائقەکانی ووضع الميزان. دەی هەر کەسێ مخالفەی ئەم میزانەی خوا نەکە لە سوڵتانی خوایە جەنگ نەکە، حتماً رب العالمین ئەم دنیاشی ئەم ژیانەشی سازەکات و ئەو ژیانیشی سازەکە. و تویانە هەوڵ بدە بە دووشت عەدالەت لە خۆتا بەرپاک، یەکەم تەماعەت کەم کەرەوە، دووەم وارع بە لەو شتانێکەوە ئەیکەی بە وەرعەوە کارک. ئێمە دوو کەلیمەمان هەیە، وەرع و شەرع. طبعاً وەرع مافی خۆت لە مەسئلەکە هەیە، بەڵام دەست لە مافەکەی خۆت هەڵئەگری نەبادا بکەویتە ناو گوناهەوە. یعنی أفرمي وخوش اسمان يعني الحرام بين والحرام بين وبينهما أمور مشتبهات. حلال جواز حرام لبين حلال وحرام هندي مشتبهات هي. أفرمي فمن وقع في الشبهات وقع في الحرام، كويت الناو شبهات وكويت الناو حرام ودود برؤية تبا ورع أوي واز للشبهات بين دور كويته. فما ورع واد لي أك عدالة بودروسك أجر طماعد نبي وتشاوشنوك نبي عدالة بودروسك. دي ما دام عدالة بشكل قاعدة كان جيان وجيان ساز نابه بعدالة، جيان رك نابه بعدالة، صلاح بلاو نابته بعدالة. دي إنسان أبي سرتا لخوي ودس بيوك عدالة لناخي خويا برباكا إنجا عدالة لقل غيري خويا عدالة لناخي خوتا شو نكري. أفرمي نفسد أبي بل بكيشي بزور برأو مصالحاني كهيا ودوري خيتو لقبائح بيسيكان إنجا هميش السير كبزانة كان زيادة روي كرو كان كم ترخمي كرو. طبعا نفسي إنسان لنوان أم دوانايا يا زيادة روي أكا لهندشتا يا كم ترخمي أكا تمالي أكا اللي رايقر لم بينا أجر هاتو تجاوزي كير كرا أو ظلمي كردو لنفسي خوي، أجر تقصيري كر هر ظلمي كردو لنفسي خوي بهردو سرك. إنسان خوي خاوني خويتي يا خدا خاونيتي برسيارة زور رأسي جي أوي إنسان تيب فكر آيا من خوم خاوني خوم تا خوم بريارات بو خوم بدن بميلي خوم يعني خدا جل جلاله. طبعا إنسان خوي خاوني خويني نك خاوني خويني خاوني هيش تيكي خويني آيا تو خاوني تشاوي خوتي خاوني دسي خوتي خاوني قاتي خوتي خاوني هيش تيكي خودني خدا خاوني تويا وأيش برنامج بوتو داناو. دي أبي أجد لم نفسه بي بارزي لزيادة روي كردو لكم ترخمي كردن لهردو كان ببارزي إنجا عدالة برامبر بخوت كردو شو كسي عدالة برامبر بخوينكا شون عدالة برامبر بغيري خويكا. هرك الظلم لنفسي خوي بكا حتما ظلم لغيري خويكا. مسألة ظلم لنفسي خومان كخوي يقول القرآن فمنهم الظالم لنفسه. هيا أنا بشي كان ظلم لنفسي خويا أنا كان هو إنسان ظلم لنفسي خويا آدي ورا إنسان خوي يقول أمهم النعم جوان إيه بيداوي آدي شيان لي أكي شون ما ملا أكي أم دس جواني بيداوي كشيتو أشي جناهي بيك شاوي جواني بيداوي أشي جناهي بيك
زیادە ڕێی پێەکەی یان تەمەڵی پێەکەی کورە ئەم چاوە ئەتوانی چەندێ قورئانی پێ بخوێنێت کە چی پێی ناخوێن ئەتوانی چەندێ فەرمودەی پێ بخوێنێت کە چی پێی ناخوێن بۆیە ئینسانی مسلمان لەکە ئیتیزان وەرەگرێ ڕێک ئەبێتەوە عەدالەتی بەرپاکەوە لەگەڵ نەفسی خۆیان کە کەسێک بێ حدودەکانی خوا بزانێ بە بینی حدودەکانە بڕوا تەجاوز نەکا لە حدودی خوا نە بە کەم تەرخەمی نە بە زیادە ڕەوی تەمە کەم تەرخەمی و زیادە ڕەوی هەندێک جار ئینسان تەسەوورکەن زیادە ڕەوی ئەکا لە خۆشوەردنە ها خۆشەویستمان ئەفەرمێ کە لەسەر بەحرێ بووی لە 3 جار زیاتر باشە ئاو مەکە بە دەم و چاو قۆڵتا تاو دەجێژەکە دروستە 3 جار کفایەتە 7 جار کردێتی بەدەستە بەو خۆزام ئێرە تەڕ نەبوو باشە گەرم دەست پێ ئەکاتەوە معلوماتی شەرعیشێن نییە باشە دەی کاتی ئەزانی ئەوە زیادە ڕەوی لە حەقی خۆت کرد زوڵمە لە نەفسی خۆت کرد جارێک بەبیرمە کەسێک کاتبوو ئاوی زۆر سەرفە کرد واللهی ماسا تا چۆڕ ئەو لەو تەنکیا بمێنە من سەرفیەکەم باشە ئەخیر چۆڕ چۆن پاکە ئەکاتەوە یەکەم چۆڕش پاکیە کردیتەوە فەرقی نەبوو باشە بەڵام ئەها زیادە ڕەوی چیت لێ ئەکا زوڵم لە نەفسی خۆت ئەکەی تەسەوور کە ئینسان لە شتی تریشە یعنی جاری وە هەیە گەنجێک جارێک ئشکالی بۆ دروست بوو لە مەسەلەیەکی بەسیط ئایا شەرواڵەکەی کورت کاتەوە درێژی کاتەوە لە شتێکی بەسیط تەسەوور کە دنیای لێ هاتبوو یەک ئێوە زوڵم لە نەفسی خۆتەکەی بابەتێکە لەمە قسەیان لەسەر کردو ئایا شەرواڵ ئەگرێتەوە شەرواڵ ناگرێتەوە هەرخوا لەسەرەوە کەی محاسبە دەکەوە شتێکی مختلف و فیه لەسەر مختلفی ئەسڵ محاسبە لەسەر ناکرێت کەچی دنیای لێ هاتبوو یەک باشە ماسا ئێستا من چی بکەم ئەخەتە تۆ پێم بڵێ با من چی بکەم ئەدێ ڕۆڵە ئەدێ بزانم چی بکەی ئەخەیەگە شەرواڵەکەم کوڵکەمەوە ئەوە دایکم لێم تووڕە بێ خوا ئەمخاتە جەهەنەم وڵات درێژیشی کەم خوارە ئەمخاتە جەهەنەم چکە حەدیسی لەسەرە ئەی چی بکەم لەو بێنە وڵات تۆ ئەوا بکە هێ لە جەهەنەمە هەبی ڕۆڵە یعنی خوای گەورە ئەوەندە بەڕەحم لەگەڵ تۆیەکی عەبدە ئەمە ئیختیلافی عولەمای لەسەرە بالضبط وەکەوە دەستنوێژ بە ئافرەت ئەشکەیە ناشکێ مەجموعە ئاڵێ ئەشکێ مەجموعە ناشێت تۆ هەر کامیان بکەی لەسەر هەر مەزەبێکی خوا لەسەر ئەو محاسبەت ناکە ئەو مختلف و فیهیە کورشتی گەورە هەیە گەورە لەسەر غەیبەت کە هیچ کەسێک نییە گومانی لێ هەبێ لە عولەما و هەموو قسەی لەسەر کردووە حەقی ناسە و گوناهی کەبێ لەسەر ئەوە محاسبەتەکە تو ئەتوی نیشتی بەچیەوە تەسەوورکەن هەندێک شتەیە کە شەرع عەفوی لێداوە عەفوی لێدا پیسیشە عەفوی لێداوە ئێستا لە ڕووی علمیەوە دیقەت بدە ئینسان مەسەلەن میز ئەکا ئیلا پرژی میزی ورد بڵاوە بێتەوە کە چاوی ئینسان نایبینی هێ شەرع عەفوی لێداوە تۆ چیت بە دوای ئەوە بڕۆی والله آخر ما وصلنا والله بجلي كتابتهم هبه بسرعه بجلي كتابتش ما بو حمام بجلي كتابتش ما به باش او هم ظلم لنفسي خوت تجاوز لحقوق خوت بويا انسان ابي خوي زور تشاكتوك ما كرد تنها بشريعتيش توك ما ابي شريعه شي بيو تو جيب جيك شي نه لك دو راوس وطاو اما ناك تبي تو هيج جناهك ما انسان جناهك رقيب اوج ودانا يلا جناهك كرتوك مجالي بو كرديتو یەکێک لە ڕەحمەتەکانی خوا بەسەرمانەوە ئەڵێ نەزەرت کرد بڵێ ئەستەغفیرڵڵاه نەیوت چاوە دەربێن وتی بڵێ ئەستەغفیرڵڵاه دەست نوێژ بگرە بۆی پاک بیتەوە ڕێگە چارەکانی شەریعەت بگرە بەر بۆی زوڵم لە نەفسی خۆت نەکەی والله ئینسان کە زوڵمی لە نەفسی خۆی کرد دڵنیا زوڵم لە غەیری خۆشیەک عەینەن تەقسیریش ئاوایە چۆن زیادە ڕەویەکە ئاوا ناشرین بێتامە بێ دانیشتۆ بە دیاری گوناهەوە ڕۆژێک و دوان و دا پێ کورەڵێ دڵم حیسابە دڵ کورە ڕاستە خۆ خوا سەیری دڵتەکە ڕۆڵە بەس ئەمە تەقسیر ئەکا لە توێ تەمەڵی ئەکا لە توێیە کە حقوقەکانی خۆ جێبەجێ نەکەوە هەتا ڕۆژێ مردە دوو سونەتی نەکرد ئەخر ئەمە تەقسیرە لە مافی خۆت زوڵمە لە نەفسی خۆت کردووە بۆی ئینسان ئەبێ زۆر ئاگای لە نەفسی خۆی بێ بزانێ خۆی خاوەنی نییە پارێزگاری لێ بکە خوای گیان ئێمە ئەمڕۆ تەنها لەبەر خاتی تۆ کۆبوونەوە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەڵەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ڕەب العالەمین خوای گیان داوات لێ ئەکەین لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا ئەکردومانە عەفومان کرد گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کرد
گوناهانێ بە ڕۆژە کردمان عفومان کرد گوناهانێ بە شەوە کردمان عفومان کرد پاکمان کردەوە تاهیرمان کردەوە سەرمان بەرزکە لە بەردەم خۆتە یا رب العالمین یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە هەر هەمومان کۆمەڵی حاجەی زۆرمان هەیە یا ئیلاهی حاجەکانی خۆمان هەر هەمووی بۆ لای تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆت یا ئیلاهی ئەوەی کە پێویستمانە پێمان عەتاکە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەراممان مەکە خوای گیان ئەگەر بێحاڵ و ماڵین ماڵدارمان کە بێ مناڵین مناڵمان پێ عەتاکە بە مناڵین مناڵەکانمان ساڵحکە یا ئیلاهی داوا لێ ئەکەین کەم ڕزقین ڕزقی حەڵاڵمان زیادکە نەخۆشین شیفامان بۆ بنێرە یا ئیلاهی ڕزقمان سوارە ڕزقی حەڵاڵمان زیادکە قەرزارین قەری سەرشانمان سووکە یا ئیلاهی بارێکی ناڕەحەت لە دەروونمانە هەیە ئازادمان کە ڕزگارمان کە دڵمان خۆشکە یا رب العالمین خوای گیان داوا ئەدی ئەکەین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا ئیلاهی حاجەکانمان زۆر زۆرە بۆ تۆی بەرزکەینەوە ئەوەی کە ئەتوانین بیڵێن و دەری ئەبرن لە خزمەتە ئەوەی کە ناتوانین یا ئیلاهی داوا لێ ئەکەین ئەوەی چاکە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە یا ئیلاهی ئەوەی خراپە بۆ دین و دنیامان پەنامان بدە لێ یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ساغ کەرەوە لە خواناسی و دینداریە یا رب العالمین بمان گەڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی یا رب العالمین خوای لێمان ڕازی بە خوای لێمان ڕازی بە یا ئیلاهی لێمان ڕازی بە دوعاکانمان قبول کە یا رب العالمین خوای بمان گەڕە لەو کەسانەی کە محبی عەدالەتن و عەدالەت لەسەر زەوی تۆ یا بەرپا ئەکەن یا رب العالمین خوای داوا لێ ئەکەین سوڵتانی عادل و حاکمی عادل بنێرە بە وڵاتی ئێمە یا رب العالمین خوای داوا لێ ئەکەین دینداری لەناومانە بەهێزکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئەو کەسانەی کە گەورە و سەروەری ئەم میلەتەن و سەرداری ئەم میلەتەن یا ئیلاهی داوا لێ ئەکەن خەیریان تێیە بۆ دین بۆ عیباد بۆ بیلاد خوای تەوفیقیان بدە هیدایەتیان بدە یا ئیلاهی ئەگەر خەیریانتیان نیە بۆ ئەم وڵات و نیشتیمانە و جێگەی هیدایەتن هیدایەتیان بدە جێگەی هیدایەت نین لە کۆڵی ئەم میلەتە هەژار و فەقیر و نەداریان بخەرەوە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين فيقول لنا مني شيء وجبوري وخالي من قبولك